ناو بازاری قەزای خوورماڵە چەندین جۆرگیای بەهاریێنراوەتە بازار گەرچی هێشتا زووە بۆ پێگەیشتنی و جیاباریانە ئەوانەی شارەزای جیاباریەکانن دەڵێن ئەم ساڵ زووتر پەڵەیدا و جیاباریەکانیش زووتر پێگەیشتون. وەڵای شتای زووە ئەم گیابەهاریانە ئێتر لە مەولا دەست پێ ئەەکەن حتا مانگی 4 و 5 اینجا پیر ئەبن و کۆتاییانیەت وەڵا ئێتر ئەمە بەڕەزایە و ئەمە خازە پەلکەیە و ئەمە کوزەڵەیە و ئەوە گیلاخەیە گیلاخەش بە هێلکە و هێنە ئەخورێ سووریەکەی تۆ بە یەکەوە زۆر خواردنی خۆشە. خۆت زیاتر حەزت لە کامیانە جیاباریەکان کە پێیەگا کامیان زیاترە خۆی؟ وەڵا زیاتر ئەو گیلاخە و ئەم بەڕەزا و ئیتر هێنیش قنگریشمان هەیە قنگریش هەر زۆر خۆشە قنگر بە ماسی ئەکرێ خۆشە خراب نییە ئەویش ئیتر گیاکان زۆرن ئەمە ڕێواز هەیە ئەمە قاچکی لۆ هەیە قاچکی لۆ زۆر جوانە ئیتر ئەمە گیابەهاریەکان ئەمانن. وەڵا پێشەکی کە پێیەگا بەهۆی ئەوەیە کەمە سیارەکەی گرانە تۆزیێ ساتێ بەڕێگا کە بەڕەزا لە پێشا پێگەشت چەمکی بە 3000 بوو ئیسا هاتۆ بە 2000 بەرە کەمترە بێتەوە یەتۆ تا 1000 دینار گۆزروانیش بە 2000 پێشەکی بە 2000 بوو بەس ساتێ هاتۆ 1500. سەرەتای پێگەشتنی گژ و گیاباریەکان نرخەکانیشیان تۆزە گرانە. شارەزایەکی خواردنە کوردەوارەکان و گیاباریەکان سوود و قازانجە تەندروستیەکانی گیاباریەکان باز دەکات کە بۆ جەستا زۆر بەسوودن. ئاتەن ئەو گژ و گیابەهاریانان زۆرێکیان بکوڵێ ئەنج بەکار بێت ڕاستەخۆ بەکاڵی بەکارنێنێ باشترە و کۆمەڵێک سوودی باشیان هەیە یەکێک لەوانە بۆ دەستگای هەر سوگەدە چالاگەکە و هەروە کەسانی کۆڵۆن و قەبزیانەیە بۆ وانش هەر زۆر بەسوودە بۆ کەسانی کە شەکرە و زەختیانەیە ئەم گژ و گیابەهاریانە بەسوودە هەشیانە بۆ دەستگای میزەڕۆ و گورچیلە و میسەڵان و ئەوانە بۆ بەردانی یاخود فرەدانی ڕمڵ و ئیلتیهاباتی گورچیلە بەسوودە. بەشێکی گیاباریەکان لە کاتی وەرزی بەهاردا پێدەگەن بەشێکیشیان لەسەر چیا و شاخەکان و شوێنە سەختەکان سەوز دەبن. بەردەوام پسپۆڕانی خۆراکی ژڕەنمای وڵاتیان بەگشتی دەکەن تا دەتوانن بە شێوازی تەندروست گیاباری و سروشتەکان بە شێوازی کوڵاندن بخۆن چونکە سوودێکی زۆری و جەستا لە نەخۆشی دەپارێزێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای خوورماڵ.